وڵا میلەتی ئێمە لەم جۆرە سیناریوانەی زۆر ڕوونە یانی ئەمە ئەم سیناریوانەش بە بڕای من کورد بۆ خۆی دروستی ناکات دوشمنان دروستیەکەن و دەرهێنەرەکەشی هەر خۆیانن بەڵام کارکتەرە نەکبەت و داماوەکان ئێمەی کوردین بە درێژایی مێژوو هەتا ئەم ساتە وەختە هەر کارە ساتێک بەسەر ئەم نەتەوەی ئێمە هاتووە لە پارچە پارچە بوونیەوە لەم هەموو سەدان هەزار شەهیدەی با بڵێ ئێمە وەگنەتەوە بۆ ئازادی و سربەخۆیی زۆری بەخشیمانە بەڵام زۆربەیان بەداخەوە لە شەڕی ناوخۆ لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی یەکتر و لە شەڕی بەرژەوەندی بۆ داژی کەران کردویانە ئەم بارودۆخەش نەخوازراوە بەداخەوە کە من بە بڕوای من هەر کوردێک زەڕەیەک شەرەف و کەرامەتی هەبێ هەر کوردێک ئەگە شیری حەڵاڵی خواردبێ پێی خۆش نییە جۆرێک لە گرژی ئاڵۆزی نەخوازەش قەت بگرێت گرژی و ئاڵۆزیش دروست بێ لە بینی دوو هێزی کوردیە لەبەرەوە ئێمە وەک هونەرمەندان ئەمڕۆ و بڕام وایە تەواوی هونەرمەندان ڕۆشنبیران نە هونەرمەند و ڕۆشنبیر تەواوی خەڵکە دڵسۆزەکەی کورد لە هەر چوار پاچێک کوردستان ناڕازیە بەوەی هێزێک دەست پێشخەری بکات هێزێک جۆرەعاڵی دوژمن و ناحەزەکانی بێت بەڵام سەیری بەرژەوەندی باڵای نەتەوەکەی خۆی نەکات بەرژەوەندی باڵای نەتەوەی ئێمە لەوەدایە با هێزەکان زۆر بن با سەد ئەوەی تر هێزمان هەبێت بەڵام گرنگ ئەوەیە یەک ئامانجمان هەبێت کە ئامانجی نەتەوەیی ئامانجی ڕزگارکردنی کوردستانی گەورەیە ئامانجی تەبایی و یەکڕیزی و خۆشەویستی و بەدەنگەوە هاتنی نەتەوەکەی خۆمانە بە هەموو هێزەکانەوە بەبێت جیاوازی ئەگە درۆ ناکەن بەرژەوەندی باڵای نەتەوەیانەوێت ئەبێ قبول نەکەن دوژمنانی ئێمە دەستیان لە دروستکردنی ئەم جۆرە سیناریوانەیە هەبێت وە هێزەکان بکەن بە گژیەکە لە ئەنجامە کێ زیانی بەرەکەوێت نەتەوەی کورد بە گشتی زیانی بەرەکەوێت و ئەم هێزانە خۆیان زیانیان بەرەکەوێت بچووکە بنەوە لاوازە بن و نەتەوەی کورد لاوەکانی کورد خوێنیان بەدەستی یەکتری ئەڕژێ و لە نێو خۆمانە دوژمنایەتی قۆڵەکەینەوە و ئەبێ ملکەچی فەرمانی دڵسۆزانی ئەم نەتەوەی بین بەوەی ئەم بارگرژیە نەهێڵین و تەبابین بەیەکەوە و ئیتر بەس بێ گوێگرتن لە دوژمنانی ئێمە بە تایبەت دوژمنێک کە بە درێژایی مێژوو دەستی لە دابەشکردنی وڵاتەکەی ئێمە هەیە دوژمنێک بە ئاشکرا ئەڵێ وەختی ڕێفراندۆممان بیرە کە ئەو دوژمنەی تورکیا چیەوت یعنی ڕێفراندۆمی بۆ ئێمە بە خەون ئەزانی یعنی بە ئێمە ڕەوا نازانی نەتەوەیەک بێ ڕێفراندۆم لەسەر مافی چارەنووسی خۆی بکە بڕیا لەسەر دروستبوونی دەوڵەتی خۆی بان دوژمنێک ئەمەنە سەرسەختانە دوژمناتی ئێمە بکات ئێمە ئێستا بێ بە هەموو شێوەیە بەرامبەر ئەو دوژمنەوە هەموو دوژمنانی ئەم نەتەوەی بۆسینەوە بڵین ئێمە وەکو کورد براین تەباین یەکترمان خۆشەوێ با جیاوازی بیر و ڕاهەبێت زۆر ئاساییە و ئەشبێ هەبێت جوانیکە لەوایە کە جیاوازی بیر و ڕاهەبێ بە یەکۆ کارەکەین بەڵام کاممان زیاتر توانی خزمەتکەین و کامان نەتوانین لە دوژمنەکانمان دوورکەوینە و دۆست بین بە نەتەوەکەی خۆمان والله وەکو هونەرمەندێک طبعا هەڵوێستێکی ناخۆشە هەستێکی ناخۆشە بۆ من چونکە لەوتی لەدایک بووین و تا ئەم تەمەنەمان هەر لە ناخۆشی و لە مەترسی و لە نەهامەتیا ژیاوین یعنی ئەگەر ڕۆژێکمان خۆش ببێت 10 ساڵمان ناخۆش بووە هەر لە شەڕ و شەڕێتەوە نابێت دوانیکەیەت یعنی ئێتر نەخۆشێتەوە نابێت دوانیکەیە دەیکەیت ئەین گەنجەکان هەمی ڕاکەن بۆ ئەوروپاوە تا بەم نەهامەتیەوە منە هیوادارم کورد عنی بیر لەوە نەکاتەوە جارێکە شەڕکاتەوە و بەرامبەرێک چونکە کوردی تورکیا بێ کوردەکانی ڕۆژهەڵات بێ کوردەکانی ڕۆژ ئاوا کوردی باش هەمووی براین یعنی هەمووی هاو زمانین هەموو یعنی یەک نەتەوەین بەڕاستی ئاین بەداخەوە ئەگە بیر لەوە بکرێتەوە جارێکە شەڕی براکوژی ڕوو بداتەوە چونکە بینیمان هەمومان بینیمان من یەکێکم لەوانی کە ساڵی 1970 بۆ 1991 ینی ئەو پەڕی هەستمە بووە تەم گەنج بووم 8 ساڵ 7 ساڵ بووم بەڵام گەورەترین هەستمە بۆ کوردایەتی ئەو بوو لە ساڵی 91 ینی چەلوێکی گەورەیەشە تەقەیەکی ئاما بوو ئەمنەکە ئەڕۆشم بە ڕۆحێتی کوردایەتیەوە نە پێشمەرگە بووم منە هیچ بووم بەڵام ئەچووم سرودەکانمان تەجلیل کرد بۆ پشتگیری کوردایەتی نەک بۆ پشتگیری حزبایەتی بەداخەوە لە سیوێکی ئاباوەکو هونەرمەندیە ئەو نەمزانی دەبابەوەی ناتە سەر پردەکەی دوڕیانەکەی سەرچناری ینی ناچار بووین ڕاکەین ینی نەمان نەزانین چی بکەین چکە بۆ سلێمانی بوو بە سژنێکی گەورە لەلایەکەوە لە ڕژێمی سەدام لەلایەکە لە ڕژێمی حیزبەکانی تر حیساری لەسەر بوو لەلایەکە لە ئەمریکا ینی
بەڕاستی هەموو ژانمان نەهامەتیە هیچیشمان دەست نەکەوت لەوەی سیوەکی ئاب لەوەی دوای ئەوە لە شەڕی ئیعلامیە لە شەڕی تەلەڤیزیۆن و نازانمە ئەم شەڕی براکوژی لە شەڕی یەکبوونەوەی کوردایەتی هیچمان دەست نەکەوتووە گەورەترین کاریگەریە بەڵێ گەورەترین کاریگەریە یعنی ئەوە تا بۆکو لە یەکانە ئەیبینی خەڵکێتە سەرجاداڵێ ئەچم ماچی ئەو کەسانەکەم کە کۆرۆنایان گرتووە ینی خەڵک ئەوە بێ ئەمەلە ینی خەڵک ئەوە تەواو بێ هیوا بۆ خەڵک بەڕاستی لەلایەکەوە یەکێ بپژمێ ئەمان موچابڕن لەلایەکەوە ئەسکەر بینی دوو کەس شەڕکان ئەمان یەکسەر موچەکە ئەبڕن یعنی لەلایەکەوە لەگەڵ هینە جەویان تاوان نەبێ موچەکە ئەبڕن یعنی لەولاوە موچە لەولاوە هەرچی دێهات وەچی جوتیار و هەرچی چۆنەڵی شوان و هێنایە نەکردوانە بە پێشمەرگە بۆ براکوژی ینی دێهاتیان ئاودان کردەوە بە پێی پێویست نە سەیرانگاکانیان ئاودان کردەوە کە وڵاتێکی گەشتیارین ئێمە بەڕاستی پێویستە هەموو هەڵوێستمانە بێ کە نێڵین بە هیچ جۆرێ ئەنی ئەم شەڕی براکوژی ڕووبدات چونکە هەمووی کوردین هەمووی براین ئەنی ڕەنگە و لایەنانە ناشرین بن بەرە ئەگەر ڕێیەکی ئینیانە بێت بەرامبەر بە تورک بەرامبەر بە ئێران ڕەنگانەوەیەکێ بێ بەڵام دڵنیا بن ئەو ڕەنگانەوەیە زۆر میلەتیترە بۆ میلەتەکەی خۆتان پشتی میلەتی خۆتان ئەگرن ینی هینی زیاتر ئەبێت چۆنەڵی کاردانەوەی زیاتر ئەبێ وەک لەوەی کە لە دەرەوە بە تۆپتەرە خۆوان هەر قەسپانەکان هەر ئەمان کوژن با یەک جار بمان کوژن بەڵام ناتوانین میلەتێ بکوژن بە تەواوەتی وەڵڵی بەداخەوە لایەنە سیاسەکان جۆ لە هیچ کەسێ ناگرن و ئەگەر جوان بگرتە هەرگیز ئەمە ڕووی نایە من پێم وایە ئێمە زەڕورە وەکو چین و توێژی هونەرمەند بتوانین دەست لە ناو دەستیە بکەین جیاواز لە هەموو جارەکانی تر پێم وایە ئەم جارە دەستێکی دەرەکی هاتووە ئەیەوێت کە کێشە لە ناوخۆی وڵات بنێتەوە زەڕورە هونەرمەندان تاک بە تاک ئیتر گرنگ نییە خەڵکی هەر شارێکی لە هەر شوێنێکی لە هەر بەشێکی کوردستانی با دەست بنینە نێو دەستیەک و ڕێگری لەم دەستە پیسە دەرەکیە بکەین چونکە هەر کێشەیەکێتە ناوخۆی وڵات بۆ ئەوەیە کە وەزعی کوردستان پشێوێنێ بۆ ئەوەیە کە زەربە لە تاک بە تاکی کورد بە ئەمە ناپرسێ ئەم کووردە خەڵکی کوێیە و چ بەشێکە و چ کارەیە و چین و توێژێکە ئەپرسێکە کووردە و ئەوێت لی بدا ئەوێت زەربەی پێبگەێنێ پێم وایە لەم شەڕە ناوخۆیانەی کە خەریکن دروستیەکەن تەنها خودی کورد تووشی کێشا بێت تەنها خودی کورد بریندار ئەکرێت تەنها دایکی کورد جگەر سوتاوە بێ یعنی گرنگ نییە ئەو کەسێ ئەو دایکە کووردە لە هەر شارێکی کوردستان بێ گرنگەکە ئەوەیە کە ئێمە بێ نەهێڵین ئەم دایکە کوردانەمان بەسەیتر بە ئەوەندە منداڵی شەهیدیان نەبێ بەسەیتر ئەوەندە جەرگ سوتاو نەبن زەڕورە ئێمە وەکوچینی توێژی هونەرمەند هەر هەمومان لە هەر لایەک لە هەر شوێنەکەین کۆبینەوە دەست لە ناو دەستیەک دژی ئەم شەڕە ناوخۆی دروستکردانە دژی ئەم هەموو دەستە کە ئەیانە بێنە ناو کوردستان و یاری بە مێشکی سیاست مەدارانی کورد بکەن تکایە بەسە تکایە با هەڵبین هەمومان یەکگرتوو بووین لە ناویەکە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم سەبارەت بەم ڕووداوانەی ئەم دوایەی زینی وەرتێ و دەست درێژەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان ئیدانەی هەموو جۆرە دەست درێژیەک ئەکەین چی لەلایەن دەوڵەتی تورکیا بێت چی لەلایەن دەوڵەتی بەناو کۆماری ئیسلامی بێت ئێمە هەموو مناڵی ناو بێشکەش ئەزانەیە کەوا نییە دوژمنی کورد کێیە و ئامانجی دەوڵەتەکانی دەوروبەرمان کە بەداخەوە ئەڵێ من مەساو القەدەر کورد کەوتۆتە نێوان کۆمەڵی خەڵکی ناحەزەوە هەمووی فەنابوون و تیاچوونی بۆ کورد ئەوێت دیارە مرامیان هەموو ئاشکرایە چی سەبارەت بە مەرامەکانی دەوڵەتی تورکیا بێ چی سەبارەت بە مەرامەکانی کۆماری ئیسلامی بێ چی سەبارەت بە سووریا بێ بە عێراق بێ بە کۆی کولتوری گەنیوی ئەم دەوروبەرانەی خۆمان کە هەمویان باس لە کورد کوشتن و کورد قڕکردن ئەکەن بەڵام بەداخەوە مێژوو پێمان ئەڵێ سەرکردایەتی کورد لە کۆن و لە تازە هیچ کاتێک سەرکردایەتێکی ژیر و ئاقل نەبووە هەمیشە وەک داشی داما ئەم سەرکردانە بەکار هاتوون و بەداخەوە خۆشیان ئەزانن کە ئەمانە
سەر شۆڕیان بۆ ئەمێنێتەوە وە سەرکزیان بۆ ئەمێنێتەوە و تەنها ئەوەی کە باجەکەی ئەدا میلەتی کووردە دەی مێژوش ڕەحم بە کەس ناکە ئێستا کە مێژوو باسی شێخ مەحمودی حەفیدەکە باسی قازی محەممەد ئەکا تماشاکە ینی بەڕاستی من ئەڵێم هیوادارم مێژوویەک بۆ خۆتان تۆمار بکەن سبەینێ زبڵدان نەبێ زبڵدانی مێژوو با مێژوو بە شێوەیەکی سەربەرزانە باسی ئێوە بکە وە ژیرانە و عاقلانە مامەڵە بکەن لەگەڵ دۆخەکە ئێمە ئەڵێن کەمێک بە خۆتانە بچنەوە کەمێک بە هەڵەکانی ڕابردووتانە بچنەوە کەمێک شەرمەزاری بتان گرێت لەوەی کە کردوتانە لە ڕابردوو ئەوەی کە ڕای بردووە ئێمە ناڵێن عەفە الله عەما سەلەف لەبەرەوەی مێژوو ڕەحم بە هەڵەی هیچ سەرکردەیەک ناکە بەڵام ئەڵێن لەوە زیاتر گۆمەکە خەستر مەکەنەوە و لەوە زیاتر وەزعی کورد ئالۆز مەکەن چونکەم کورد خۆی لە خۆیە وەزعی ئالۆزە من یەکشت ئەڵێم تورک دژمنی کورد نییە فارس دژمنی کورد نییە عەرەب دژمنی کورد نییە ئەوەی کە دژمنی کوردە کورد خۆیەتی ئەگەر کورد یەک ڕیز بێ ئەگەر کورد یەک بەرە بێ ئەگەر کورد یەک هەڵوێست بێ واللهی ئەوانە تاکە پێڵاوێک دین